وڵی تر ئامادەکاری دەکرێت بە بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و سبەی تۆمارکردنی ناوی کاندید و هاوپەیمانەتیەکان بۆ هەڵبژاردنەکان کۆتایی پێدێت کۆمیسیۆنیش ڕێکاری تایبەتی خۆی دەبێت لەسەرم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداوە لەگەڵمە دکتۆر ئەم کاتت باش تا ئێستا چەند لیست هاوپەیمانەتی و کاندیدی سربەخۆ حزب خۆیان بە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە دیارەواتەکە سبەش کۆتایی پێدێت. بەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانتان ئێمە پێشتریش قسەمان لەبارەی ئەوە کردووە کە دەزانن هەندێک پارت و لایەن خۆیان تۆمار کردبووە هەروەها دوو هاوپەیمانی بوونکاریەکان لە سێ پارت پێکدێن کە دەبن بە 6 تاوەکو ئێستا 5 لە پارتەکانیش بەبێ هاوپەیمانی هاتوون خۆیان تۆمار کردووە هەروەها خەڵکی دیکەشمان هەیە کە بە تاک هاتوون خۆیان تۆمارکردن کە 55 زیاتریان لە 55 بەڵام ئێستا من پێم وایە کە ئەمە زیاتر دەبێ چونکە مکەوناتی دیکەشن کە خۆیان تۆمار دەکەن و ئەم ژمارە زیاتریش دەبێت تاوەکو کۆمسیۆن وا دەکا کۆتایی پێدێنێت چونکە تاوەکو ئێستاش بەردەوامە هەم قایمەکان و هەروەها هاوپەیمانیەکان. بەڵێ دکتۆرای ئەگەری هەیە ئەو مەوادەیە بۆ تۆمارکردنی ناوی کاندیدەکان درێژ بکرێتەوە هیچ داوایەکی لەم جۆرە هەبووە؟ تاوەکو ئێستا هیچ هەوڵێک نییە بۆ ئەوەی کە وادەی تۆمارکردن درێژ بکرێتەوە بەڵام بڕیاریەکەم و کۆتایی لەلای ئەم کۆبوونەوەیە کە کۆمسیۆن کۆ دەبێتەوە هەروها بڕیار دەدەن کە درێژ بکرێتەوە یاخود نە ئەم ئەنجومنی هەڵبژێردراوە کە بڕیار لەم بابەتانە دەدات بۆ ئەوەی کات و ماوەی دیاریکرا و دامنرێن بۆی کارەکانی خۆیان بە ڕێک و پێکی بکەن بۆ هەڵبژاردن. بەڵێ دکتۆر عیماد دیارە کۆمسیۆن لە نامەیەکدا داوای لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان کردووە کە وادەیەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری بکات هیچ وەڵامێکتان وەرگرتوۆتەوە یان نا هیچ وادەیەک پێشنیاز کراوە لەلایەن کۆمسیۆنەوە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردن؟ بەڵێ کۆمسیۆن پێشنیاری کردووە کە ڕۆژی هەڵبژاردن 5 ئەیلولی 2024 بێ بەڵام تاوەکو ئێستا ئەمە لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەڵام نەدراوەتەوە ئێمە چاوەڕوان نین کە سەرۆکایەتی هەرێم مەرسومێکی هەرێمی دەربکات بۆ ئەوەی کاتێک هەڵبژاردن دیاری بکرێت ئەم کاتێک کە ئێمە وەکو کۆمسیۆن پێشنیارمان کردووە یاخود پێشنیاری دیکە هەیە لەلایەن سەرۆکایەتی حکوومەتیشەوە پێشنیارێک هەبوو هەردووکیان یاخود یەکێکیان لەمان چۆن سەرۆکایەتی هەرێم بڕیاری لێ دەدا ئەمە دەبێ بە ڕۆژی هەڵبژاردن و هەروەها کۆمسیۆن دەتوانێت لەو کاتەدا هەڵبژاردن بکا و کارەکانی خۆی کردو. ئەگەر کاتەکە 5 ئەیلولی ئەم ساڵ بێت کاتە کەمتر لە 3 مانگی دیکە وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردن بێت کۆمسیۆن ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێ دەکرێت سەرجەم لایەنەکان ئامادەی بەڕێوەبردننی ئەم پرۆسەیان؟ بەڵێ لە تۆمارەکانی کۆمسیۆن هەموو شتێک تەواوە گفتوگویەکی زۆری لەسەر کرا ئەمە بنەمای سەرەکین بۆ خۆ تۆمارکردن و نوێکردنەوەی تۆماری ئەو خەڵکانی کە دەنگ دەدەن بایۆمەتریەکان و هەروە دابەشکردنیان ئەمانە هەموو لە کاری بنەما و سەرەکین لە بنکەکانی تۆمارکردن ئەم کارانە کراون و هەروەها تەدریب کراوە بەو کەسانەی کە دێنە نێو کۆمسیۆنەوە هەروە هاوکاری کۆمسیۆن دەکەن لە هەڵبژاردنەکاندا و دامەزراندنی هەندێک کەسانی دیکە کە دەرچووی زانکۆن و هەروەها شەهادەیان هەیە تاوەکو 45,000 کەسێکمان دەبێت لایەنی لۆژستی ئۆفیسەکان هەموو شتێک لە هەرێم ئامادەی و هەروەها لیژنە بەردەوامەکانی ئێمە ئیدارەکانی
کۆمیسیۆن لە هەرێمی کوردستان هەموویان ئامادەن بۆ ئەوەی کە کارەکانی خۆیان بکەن و هەروەها ئێمە اعتیماد دەکەین لەسەر ڕاگەیەندکاران چاودێرانی نێودەوڵەتی نێوخۆ و هەروەها ئامادەین و ئەوەی ماوەتەوە تەنها ئەوەیە کە کاتێک وادەیەک دیاری بکرێت بۆ کۆمیسیۆن بۆی هەڵبژاردن بکرێت و ئەمە پەیوەستە و بەستراوەتەوە بە سەرۆکایەتی هەرێم و ئێمە کاتێک کە قایمەی کاندیدەکان وەردەگرین و هەروەها کاغەزەکان دروست دەکەین و هەڵبژاردن دەکرێت. ئاماژەتان بەلایەنەکانی دیکە کرد بەڵام ئایا کۆمیسیۆن دڵنیایە لەلایەنی تەکنیکیشەوە وەکو هەڵبژاردننی پێشووتر کێشەی خوێندنەوەی پەنجەمۆری دەنگدەران یا لایەنی کارتی بایۆمەتری هاوڵاتیان هیچ کێشەیەک بۆ دەنگدان دروست ناکات ئەگەر لایەنە تەکنیکەکان تاوا بێت هەنگاوەکانی داهاتی کۆمیسیۆن بۆ بەڕێوەبردننی پرۆسەکە چی دەبێت؟ نعم المفوضية لديها تجارب بەڵێ کۆمیسیۆن ئەزمموی هەیە و هەروە خیبرەی هەیە لەم بابەتەوە هەروەها کارمەندانی لەلایەنی یاسایی لەلایەنی لۆژستی ئەزمموی باشیان هەیە ئەمە زۆر بەپەلە دەتوانن کێشەکان چارەسەر بکەن لە کاتێکی دیاریکراودا بۆ ئەوەی هەڵبژاردنەکە باش بێت بە تایبەت ئەوەی بە سەماتەکان کە دەرناچێ بۆ هەندێک لەو خەڵکانی کە دەنگ دەدەن ئەمە لە هەموو پارێزگاکان بوو لە ناوەڕاست و خوار و لە هەرێمی کوردستانیش لە عێراقوە لە ڕاستیدا ئەمە بابەتێکە کە هەموو کاتێ ڕوونکردنەوەمانداوە کە ئەمانەی کە تەمەنیان لەسەرەوەیە نایخوێنێتەوە دەستیان یاخود هەنێکیان کە پەنجیان سوتاوە یاخود نەخۆشیان هەیە بەڵام کۆمیسیۆن جارێکی دیکە ویستوێتی کە بە ئامێری نوێ چارەسەریان بابەتە بکەوارەوە توانیمان کام ڕێژەی کە هەبوو کەمی بکەینەوە و ئێستاش لە ڕێکارەکان بەردەوامین 50% ئەم بابەتانە ئەم هۆکارانەی باسم کردن چارەسەر کراون وەروە ڕێکاری تند وەردەگرین بۆ ئەوەی پەنجەمۆر بخوێندرێتەوە هەروەها یاری بە دەنگەکان نەکرێت لە هیچ بنکەیەکوە کۆمیسیۆن گرنگی بەم ڕێکاران دەداوە پێویستە هەڵبژاردنەکان شەفاف بن وارووا ڕێز دەگرین لە دەنگ و نایەڵین یاری پێ بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر عیماد جەمیل سەرۆکی تیمی میدیایی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس.